موزرين خان زۆر باشە. ئێوارەتان بەڕاش بەڕێزان بەخێرهاتنی هەموو لایەکین و هیوادارین کە هەموو لایەک سەلامەت و تەندروست بن لە ماڵەوە نابێتنەوە بە سەلامەتی. لە هەفتەی دووەمی وەبیناری لە هەفتەی دووەمی ببورن پرۆگرامی مانگی تۆمارکردنی کار لەگەڵ فایبۆن لەگەڵتانی. وەبیناری ئەمڕۆمان سەبارەت بە تۆمارڕێگەکانی یاخود باڵێن هەنگاوەکانی تۆمارکردنی کۆمپانیاکانە کە خۆشبەختانە زریانخان لەگەڵمانە بێت بۆ پێشکەشکردنی ئەم وەبینارەش. لە دوای تەواوبوونی وەبینارەکەەوە هەموو وەبینارەکانی کە دوو فۆرمتان لەگەڵ شەیرەکەم لەڕێ ئیمێلەوە. فۆرمی یەکەمتان سەبارەت بە تۆمارکردنی ناوەکانتانە با بڵێن لیستی ئامادەبووانە کە پێویستمانە بێت بۆ تکایە ناوەکانتان تۆمارکەن. فۆرمی دووەمیان سەبارەت بە فیدباکی ئێوە لەسەر وێبینارەکە. خۆشحاڵە بین بە بینی سەرنج و تێبینیەکانتان لەسەر وێبینارەکە بۆ زیاتر بەرەو پێشبردنی وێبینارەکانی داهاتوو چالاکیەکانی داهاتوومان. هەر پرسیارێکشتان هەبوو لە دوای تەواوبوونی وێبینارەکە ئەتوانن هەر لە ڕێی ئەم میتینگەوە کاتێک کە زریانخان تەواو بوو پرسیارەکانتان بکەن. فەرموو زریانخان. دەستی خۆش بە کاگڕاوێش، ئەم کاتتان باش، هیوادارم گوتان سەلامەت بن. ئەمڕۆ باسی هەنگاوەکانی تۆمارکردنی کۆمپانیاکەین زۆر بە تەفسیلی. من هەر سلایدێک باس ئەەکەم، ئێوەش هەر پرسیارێکتان هەبوو لەسەر هەر سلایدێک ئەتوانن پرسیارم لێ بکەن، تەسەورەکەم ئاوە باشتر بێ، یان پرسیارەکانتان بنووسن بۆی بیرتان نەچێت و دوای پرسیارەکانە بکەین، ئەوەشە بێت ئیتر کامیان بە باشتر دەزانن وای لێەکەین. هەنگاوی یەکەم وەک جاریتی پێشوش باسمان کرد دەست بە سەراگرتنی ناوە. بۆ دەست بە سەراگرتنی ناو چی پێویستە وەک باسمان کرد بێ ناوێک هەڵ بەڵێ سکرینەکە شێر نەکردووە شەیرم نەکردو ئاگادار بنەبیت. ئێستا شەیر بوو؟ بەڵێ ئێستا شێر بەڵێ زۆر باشە. مینیمایزکەن زۆر باشە. ئێستا وەک چۆن باسمان کرد دیاریکردنی ناو ئەبێ ناوێک دیاری بکەیت بۆ بزنسەکەت بۆ ئیشەکەت کە ئەتەوێت لە ینی بڵێن دای بمەزرێنی تەسجیلی بکەیت. کەناوەکەمان دیاری کردوەکو پێم وتن ئەمە هەندێ کێشەی هەیە، کێشەکانی لەوەیە هەندێک جار تۆ ناوێک هەڵەبژێری ناوێکت حەز بەڵام کاتێک کە داخڵەکەی لە سیستەمەکە ئیمێڵەکەت بۆیە تۆ پێت هەڵێ ئەم ناوە پێشتر حجز کراوە دەستی بەسەراگیراوە. لەبەرەوە باشتر وایە کە چەند ناوێکت هەبێ جگە لەوش ئەتوانڕێ ناوەکان وەک چۆن بڵێن چەند ناوێکی لێکدراو بێ بە کوردێکی خۆمانیان کۆمبینیشن ئەنگ چەند ناوێک لێکدرابێ مەسەلەن بۆ نمونە هەمومان بیستمانە پێی ئەڵێن چاڤیلاند یا کۆمپانیای شاری جوان سلێمانی نوێ ئەو ناوانە یان یەکرێ دوو ناو بێ لێک درابێت وا باشتری شەناوەکە کوردی و عەرەبی بێت بۆی ئەگەر لە دوا ڕۆژاویستی لە بەغدا تەسجیلی بکەیت چونکە هەندێک تەندەر هەیە سەر بە وەزارەتەکانی مەسەلەن وەزارەتەکان هەرچەند ینی بڵێن هاوبەشن بەڵام هەندێک تەندەر هەیە کە لە بڵێن لە باشووری عێراق ئیشی لەسەرەکرێت بۆیە گەر بتوانیتان بۆی بەشداریش بکەن لەوانەیە باشتر وایە ڕێجستەری بکەن و بۆ ئەو مەبەستەژە بێ ناوەکان عەرەبی یا کوردی بە ئیگینە تەسجیل ناکرێت کۆمپانیەکەتان لە بەغداد. دوای ئەوە ناوی هاوپشکەکانمان هەیە شێر هۆڵدەرەکان مەسەلەن ئەگەر هەر خۆتی وتمان لە شەریکەی سنووردارە ئەکرێ هەر خۆت بی ئەو چەند هاوپشکێکی تریشت هەبێ لەبەرەوە بێ ئەوەش حازر بکەیت ناوەکانیان. دوای ئەوە چیەکەین سەردانی ماڵپەڕی بەڕێوەبەراتی گشتی تۆماری کۆمپانیاکانەکەین. ئەنجا ئێستا بزانم بتوان مەوشتان لەگەڵا شێرکەم کە سەردانی ئێوەمان کرد ئەو لینکەیە حەزەکەی ئەتوان لای خۆشتان بیکەنەوە لە خوارەوە نووسیومە. کە سەردانی ئێوەمان کرد ئەکاونتێک ئەەکەینەوە CRKRG هەژمارێک دروست دەکەی یوزەرنیم و پاسۆرد بەکارەهێنی فۆرمێکی تایە طبعاً بێت ئەکاونتەکە بکەیت و ئەنج ئەو فۆرمە پیشان نەدرێت فۆرمی دەست بە سەراگرتنی ناوە هەندێ بڵێن معلوماتی ئەوێ داتای ئەوێ بەداخڵی بکەیت
وەکو ناوی هاوپشکەکان دیاریکردنی ناوەکە ئەوانە پڕەکەیتەوە و ئەینێریت سەبمیتیەکەیت دوای ئەوە طبعا بێ چەند بڵین هەموو ڕۆژێ باشتر وایە چێکی ئیمێڵەکەت بکەیتەوە بۆی بزانیت ناوەکەت ئەپروف بووە ینی ڕازی بوون لەسەری یاننا ئەگەر وا بوو دوای ئەوە خەتۆی دوای ئەوە هەنگاوی دوای ئەوە دەست پێەکە بۆ ئاماژەم پیاوە بە دەستگەشتی نامێکی ئەلکترۆنی دوای ڕەزامەند بوون لەسەر ناوەکە ئەمەش ئەم وێبسایتەکەیە حەزکی بە ئەو شتان لەگەڵا شێرکەم زانم نتوانین ئەوە شیرکەین بە ئەمانە تاوکەم ئەنجا دوای باسی ئەوە شەکەین یعنی سەر هەنگاوی دووەم کە ناوەکە ڕەزامەندی لەسەر درا ئەو کاتە تۆ پرینتی ئەەکەیت ینی ئەو وەرەقەی کە مەسەلەن پێیان و تو کە ناوەکەت ڕەزامەندی لەسەر دراوە هەر شتێکی ترکە لە ئەکاوت هات بۆ ئەکاونتەکەتەوە تۆ پرینتی ئەەکەیت و لەگەڵ خۆتە ئەیبیت هەنگاوی دووەمە دەست پێەکە ئەویش سەردانیکردنی ژووری بازرگانی پیشتازی سلێمانی وانەزانین لە جادەی سالمە کە چوینە ئەوێ چیەکەین کۆپیەکەمان پێەیە ئەو کاتە ڕسوماتێک هەیە کە ئەبێ تەسلیمی بکەین بە ژووری بازرگانی سلێمانی ئەوی جوتمان بەپی بڵین جۆری بزنسەکە ئەگۆڕێ زۆربەی کات بۆ کۆمپانیا سنووردارەکان ئەونی بزانم 370,000 دیناری عێراقیە دوایش لەسەر وێبسایتەکە پیشانتانەیە کە هەموو شتێکی تقریبان بە تەفسیلتیا باس کراوە ئەنجاینە سەر هەنگاوی سێەم ئەم شتانەمان هەیە کە ئەبێ حازری بکەین ئامادەکردنی پێداویستیەکان ئەبێ مەبلغی پارە لە بانک دابنین ینی ئەکاونتێکەکەیتەوە وەکو حسابێکی بانقی بەڵام ئەمە شخصی نیە تایبەتە بەناوی کۆمپانیاکەت ملیۆنێک دیناری عێراقی زۆربەی کات ئەو نەکافیە ملیۆنی دیناری عێراقی تیادا ئەنڕێت و ئەکاونتی ئەەکەیتەوە چەک وەرئەگری زۆربەتان چەکتان بینیەوە چەکی بانکی ئەکاونتێکی تایبەت بە کۆمپانیاکە شتە بێ دوای ئەوە گرێبەستی پارێزەر و پشتگیری ئەم شەو بۆم ناردن هەندێکی تریشتان لەگەڵا شەیرەکەم ئەو گرێبەستی دامەزراندنە بابزانم ئەمەشتان لەگەڵا شێر بکەم ئەمە گرێبەستی کاری پارێزەر ئەیبینن دەرکەوت وڵاتان بەلە دەرکەوتووە دەستان خۆش بێ کە باسی گرێبەستی کاری پارێزەرەکەین مەبەستمان ئەمەیە گرێبەستێکەکەی لەگەڵ پارێزەرێکە بەهی خۆمە ئەم پارێزەرە ینی مولزم نیە بەوەی کە هەموو ڕۆژە بێتە شەریکەکەی تۆ دەوام بکات بەزتوانی هەر ئیشێکت هەبوو تەلەفۆنی بۆ ئەەکەی عقدێک بۆ ئەکا عقدەکە ئەو مەبلەغان بێ مانی لە 120,000 کەمتر نەبێ مشتێکی ڕسمیە بەڵام کە ئەچێتە هەولێر لە سندیکای پارێزەران نابێت لە 120,000 کەمتر بێ ئەم عقدە بەم شێوەیە پڕکاتەوە مولزم نیە وتمان بێتە ئەوەی کە دایمە لە شەریکەکەی تۆ بێ بەڵام هەچ ڕاوێژکارێکی یاسای و شتێکی وا هەبێت ئەو ئەبێ جواب بدباتەوە و پێی هەڵسێ ئەنجا ئەم دۆکیومنتانی کە دوێنش لەگەڵم شێرکردن لەگەڵ ئەمانە هەمووی خۆی حازری ئەکا محامێکە عقدەکە چونکە لە زۆربەی شوێنەکان ئەبێ بڵین پارێزەرەکەت لە بێبەیەکینە بڵێ مامەڵەکانی بۆ بەڕێوە ناچێ ئەنجا بابینەوە سەر ئەمە گرێبەستی پارێزەر بوو ئەنجا گرێبەستی نازانمەگەرم لەو ناچێت لەگەڵ شێر کرد بێتن ئەنجا بە هەمان شێوە گرێبەستی محاسبێکمانەوێت محاسبێکیش ئەبێ لەگەڵمانە بێت بۆ ئەو حاڵەتە ئەنجا دوای ئەوە ناسنامەی بەڕێوەبەری کۆمپانیا طبعا وتمان ئەکرێت تۆ تەنها خۆت خاوەن پشک بی لە کۆمپانیاکە لە شەریکی مەحدودەیە کە باشترین جۆرێتی ئەکرێت چەند کەسێکیش بن دوای ئەو خۆتان ئەگەر یەک کەس بێ ئەو خۆ دەتوانێت ببی بەڕێوەبەری ڕێپێدرا مدیر مفەوەض CEO ئەگەر نەدویست خۆت بیت مەجای ئەوەت نەبوو ئەکرێت کەسێکی تر بڵین بیهێنیت و بە شێوەیەک ئیشە بۆ بکات ببێ بە بەڕێوەبەری ڕێپێدراوی کۆمپانیاکە ئەو کاتە ناسنامی هەمویان بەڕێوەبەری کۆمپانیا پارێزەر ژمێریار هاوبەشەکان ئەگەر هەبوو و نمونەی ئیمزاکانیان حازر ئەەکەی گرێبەستی دامەزراندن و کۆنووسی کۆبوونەوە گرێبەستی دامەزراندن ئەو بکە ئەم شەو لەگەڵم شێرکردن هەر بۆی ئایدیایەکتان هەبێ
ئەیبێنن ئێستا ئەمە یان ئەمە گرێبەستی شەریکێکی تیجاریە تەنها تیجاری بەڵام کاڵین تیجاری عامە محدودەیە محدودە و باسم کرد جوەکەی تر چۆنە خۆت هەتا غێری ئەوەی کە تۆمارەکرە بەناوی کۆمپانیاوە بەڵام کاڵین تیجارە عامە یعنی ئەتوانی زۆربەی جۆرەکانی تیجارەت بکەیت ئەلێرەیە ئەگەر زۆربەتان لەوانەیە العربی تێبگەن وللشركة في سبيل تحقيق غرضها ونشاطها القيام بمالي ئەمە ئەو نەشاطانەیە کە لە خوارەوە بێ ئیشارەتی پێ بدرێت کە شەریکەکە یان هاو پشکەکان ئەیانەوێ بیکەن ئەم نەشاطانە چالاکیانە خۆتان نەتوانن چیتان بوێ ینی بە پێی جۆری شەریکەکەتان ئیزافەی بکەن ئەی بە محامەکە دەتوانانی خۆت بینوسیتە بە محامەکە تەڵێ ئەلەم حەقلەیە داخڵی ئەکا بۆت هەر شتێکی تیانە بوو ئەو کاتە ناتوانی تۆ بەشداری تەندەریە بکەیت بەڵام لە چالێکیەکان تا ئاماژەی پێ نەدرابێت لەبەرەوە بێ ئاگاتان لەم بەشە بێت گوتان لێمە بەڵێ جێمانێتە بەڵێ چونکە ئینتەرنێتەکە مەڵی ئەنستەی بڵە دوای ئەوە هەنگاوی چوارەممان دەست پێکات ئەنجا یەکشی ترما بۆ باسم نەکرد گرێبەستی دامەزراندنەوە بوو کە ئێستا باسم کرد لەگەڵ کۆنووسی کۆبوونەوە کۆنووسی کۆبوونەوە چییە؟ کۆنووسی کۆبوونەوە ئەوەیە کە مەسەلەن ئەگەر تۆ تەنها خۆشێر هۆڵدەر بێ ئەڵێ من ئەمڕۆ لەگەڵ پارێزەرەکەم لە ئۆفیسی کۆمپانیەکەم کۆبوونەوە ئەم بڕیارانەمە ینی تۆ خۆت یا مدیر مفاوەزەکەت ئەو ئیشە ئەکات بەڵام بڕیارەکان لە دەستی خۆتا بێ کاتێکە خۆ یەکەم کەس هەر خۆتی هەر خۆ خاوەنی پشتی لەگەر چەند کەسێکی تریش بوون ئەو کاتە ئەڵێ ئێمە وەکو خۆمان بە ئامادەبوونی پارێزەرەکەمان ئەم بڕیارانەمانە بڕیارەکە چیاڵی ئێمە بڕیارمانە بە دامەزراندنی ئەم کۆمپانیایە ئەمە چالێکیەکانێتی و شوێنەکەشی لە بێ ئەنجا ئەبێ چیش حەزرکەی ناونیشانی ئۆفیسی کۆمپانیاکەمان ئەبێ شوێنێ دیاری بکەین بکری ئەگری خۆتە بەڵام ئەوتمان ئاسایش تەحەکوم بەم خاڵەوەکە زۆربەی جار حەزی لێ نیە کە لە شوێنی وەکو چۆن بڵێن هەر ناژەڵێنێک حەزی لێ نیە ناوێت لە گەڕک و شوێنە تایبەتێکان نابێت لەسەر جادە و لە شوێنە ئەبێ گشتەکان نابێت دوای ئەو ئەمانەمان حازر کرد ئەچینەوە سەر هەمان وێبسایت فۆرمێکی تایە تایبەتە بە تۆمارکردنی کۆمپانیاکە هەموومانەمان حازر کردو چی ئەەکەین زانیاریەکان پڕەکەینەوە هەموو پێداویستیانەی کە باسمان کرد ئێستا لە سلایدی چوارەمە سێمە سلایدی سێم هەمووی ئەپلۆد دەکەین ئەم معلوماتانە دوایی چیەکەین سەردانی کە ئەوانەمان کرد و اینجا ئەپروڤمان بۆ هاتەوە مسادقەیان لەسەر کرد دیسان هەمووی ڕاکێشینەوە چێکین سەردانی بەڕێبەتی تۆماری کۆمپانیەکانەکەین لە سلێمانی لە لای پردی کۆبانیەوە ئەزانم شوێنەکەین ئەزام لەکوێ بز نازام شوێنەکەی ناوی چییە بەرامبەر نازام ئیمپایر تاوەرە شوێنێکی وا هەیە هەموو دۆکومنتەکانە بێ بۆوێ سەردانی و بەڕێبەرایەتیەکەی تو طبعاً ڕسوماتەکەشی ئەوی ڕاستی بێ نازانم ئێستا چەنە ئەنجا هەنگاوی کۆتاییمانەی ئەمە ڕاستی ئێستا ئەوە ئاسانەکە باسی ئەکەین بەڵام کاتێکی باش ئەخایانێ تقریبەن مانگێک ئەگەر زۆر شتەکانی زۆر مەزبوط بێ بەلایانی کەەوە مانگێکە خایانێ بڕوانامی کۆمپانیاکە وەرەگریتەوە دوای کە بڕوانامەکە وەرگرتەوە لە هەمان وێبسایت ژماری باج و دەسەبەری کۆمەڵایەتی کۆمپانیاکە و پێگالەوە چه زۆربەتان معلوماتێکتان لەسەر ئەمە هەبێت دائیرەیەکەی لە ناو بازار پێڵەن دەسەبەری کۆمەڵایەتی ئەگەر مۆزەفت هەبێ مەسەلەن محاسبت هەیە هەر مۆزەفێکی تریا کرێکارێکی شەکا لە کۆمپانیاکەت ئەبێ هاوبەشی مانگانەی بۆ بیت بۆ نمونە ئێسمە کۆمپانیامان هەیە مانگی بەلایانی کەمەوە بێ 6,000 بۆ بیت ئەگەر هەر کاتێکیش دووە بکەوی ئەو مانگە پارەکەت بۆ نەبرد غەرامی ئەوە شەکرێت ئەنجا کۆمەڵایەتی کۆمپانی ژماری باج چیە ئەچی بۆ بەڕێوەبەراتی وەک چۆن ئێستا باجمان هەیە لە سلێمانی کە ئەچی نظری بەعی زۆربەی خان و ئەوانە بەڵام بەڕێوەبەراتێکی تایبەتمان هەیە هەر لەناو ئەو شوێنەیە لەناو بەڕێوەبەراتی گشتی باجەکانە باجی کۆمپانیەکانی پێڵن ئەو کۆدەشە بێ بۆ لۆش فایلێکە بۆ ئەکەنەوە هەموو ساڵێک باجی کۆمپانیاکەتەیت ئەمەشمان هەیە ئیتر بەو شێوەیە ئەمە هەنگاوەکانی و لێرەیە کۆتایی پێ تقریبا ئەنجا کە دەستەکەی بەچالەکی شتی تر دەست پێکات بەڵێ زریان خان بەڵێ
ویستم پرسیارەکەیەوە بکەم فەرموو. زۆر باشە زۆر باشە. فەرموون. چیاخان فەرموو. عفو کاک ڕاژگان زریان خانگیان خۆشە باڕوونکردنەوەکانە دوو پرسیارم هەبوو. یەکەم وەکو ئۆفیسەکانی فایفۆن لابس مەقبولە لەو داوا ئیرانەیە، یعنی کێشەمان بۆ دروستە بێ گەر بڵێن ئێوەمان گرتووە؟ ئۆفیسەکانی ئەوێ بەڵێ ئۆفیسی داخراویان هەیە. آخر سيريكا أمش قانوني كتير بس على تطبيق بقانوني مثلا هين قانون إيجاري عقار وكو يا سيدة كريدان أجر أوان أو شوني كخوان كتيان عقديان كرد أو عقدي كلجل صاحبي أو شوني كرديانا الرجال بي أي جاري كتير أو شوني بنو بكرة مثلا من خانوكي خوم إم بتو بكرة دو قاعدة مثلا تو أبي من رقم بيها بيتي كقاتي دوم يا مثلا لو شوينيا يا هرلقاتي كما جوري كي ترتو بي بكري أجر وانا بيناتواني والله كاتب لا كجراج برسين أو بيوتر الإيجار من الباطن يعني أبي أو رقم بيها بيتي جينا ناتواني والله أي زريان خانجان باسي أو تكرمان كان بركة يعني كراوة 6,000 أو جاء لضريبة زۆر باشە ئەو پرسیارە بیرم نەبوو پێتان بڵم ئەوە چۆنە تۆ فۆرمێک پڕەکەیتەوە کە ئەچی بۆیت هاو بەشێکە ئەیت مثلەن چەندە ئەنی ئەڵێ ئەم مۆزەفەی لای تۆ چەند وەرەگرێ ئەنجا بۆ نمونە من کەمترینم داناوە بەلای خۆم و کەمترینە و نازانم ئێستا ئەوان ئەڵێ نەبێت چەند بێ بەس من 400,000 مثلەن بۆ مۆزەفێکمان داناوە بۆ ئەوە 60,000 ئەنی ئەکەوێتە سەر ئەو ڕاتبەی کە وەری ئەگرێ. بەڵێ ئەمە تایبەتە بۆ مۆزەفێک کە تۆ هاتە جیا لە باجی کۆمپانیاکە لە زەریبەی ساڵانەکە. بەڵێ ئەمە لە شوێنێکە پێڵەن دەستەبەری کۆمەڵایەتی و ئەزانم بڵین کەلای قەمقامەتی سلێمانی پێڵەن لە حەسیب ساڵە هەر سلێمانی پاڵاس کەسێکی بێدەسی ڕاستە ئەمەی دکتۆری بێتاڕەکانی دێن من نازانم بزەبەت کوێە یعنی زۆر ناو بازاڕە ناو جەرگەی بازاڕە تەلارێکی لێ پێش تەلاری کۆڵک و ئەوانە دائیرەیەکە تا یعنی ئەو ئیشانت نەبێ ئەوانشی کە کرێکە ڕواش بۆ خەڵکانی تر ئیشیان کردووە هەر ئەچنە ئەبێ دوای ئەو کەسێک کە ئیشی بۆ تۆ کردووە دوای چەند ساڵێک ئەتوانێت ئەو پاری خۆی وەربگرێتەوە وەکو ینی بڵێن وەکو چۆن وایە بۆی سەیڤەکەن. دەست خۆش بە زۆر سپاس. خۆش بێ. پرسیاری ترتان هەبوو؟ عفو ئەمن پرسیارەکەم هەبوو. بەڵێ ئەستەگەر ئەمن بمەوێت تەنها ناوەکە تۆمار بکەم ینی کۆمپانیەکە بەتەواوی تۆمار نەکەم تەنها ناوەکە. بەڵێ دواتر ینی ئەوان لە من دەپرسنەوە کە وەرە کۆمپانیەکە تۆمار بکە یاخود دەتوانم بۆ نمونە ناوەکە تۆمار بکەم بۆ ئەوەی ناوەکەی من نەژیرێ بەڵام من ئیشترم هەیە تاوا دەکەم دواتر دەچم کۆمپانیەکە بەتەواوی ڕەگستەر دەکەم. وڵاهی بەڵێ ئەتوانی ئەو بکەی بەڵام نازانم ئاگاداری ئەوە نیم تا چەند ئەمێنێتەوە بەس ئەتوانی تا 6 مانگ ئەمێنێتەوە. زۆر باشە دەست خۆش بێ. 6 مانگ. ببورە پرسیارەکەم هەیە. بەڵێ ئەو ئوختواتانی جەنابەت باس کرد با بڵێن هەنگاوەکانی تۆمارکردنی کۆمپانیایە ئەی مەسەلەن دەکرێت بۆ نمونە من ئەگەر بمێ ئۆفیسێکدانێ مەسەلەن بەس ئۆفیسەکەم تۆمارکەم ینی وەکو کۆمپانیایەکی گەورە تەعامل ناکەم مەسەلەن وەکو شەخصێک کە دەمەوێت ئیش بکەم ئیشەکەی من با بڵێن وەکو فریلانسەر دەمەوێت بە حەڕە ئیش بکەم بەڵام دەمەوێت لایسنسم هەبی با بڵێن ڕێژیستەر کرابم لە حکوومەت و وەکو کۆمپانیایەکی گەورە نیمە بەڵام هەندێک ئیشی کۆمپانیا دەکەم ئەوە تا چەند ڕێگە پێدراوە؟ وەکو پێم وتن جارێکیش هەموو ڕێگە پێدراوە بەڵام ئەم ئیجرعاتانی کە تۆ بۆ کۆمپانیایەکەی و ئەوەی ناوێت هەر سەردانی غورفەتی جاراکەی بێ شوێنەکە و ناوێکی هەبێ کە شوێکی بۆ ئەکەن ئیتر ئەگەر پێویست بە شارەوانی بکە ئەچی پێویست بە ئاسایش بکات ئەدنێرن ئیتر شتێکی تری بەو جۆری ناوێت ینی هەنگاوەکانی وەکی کۆمپانیانە بەڵام ئەتوانیت ئۆفیسەکە دەبێ وەکو مەسەرن ئۆفیسەکانی کۆمپانیابی لە شوێنێکی گشتی بی یان دەکرێت لە شردی ئەکرێ هەر دوکانێک بێ بۆ نمونە جەنابە لەوە چێ خەڵکی هەولێربی بەڵێ لەو چێ لە هەر شوێنێک بێ مەسەلەن ئەوەی من شارەزا بم لە چێ ناو بازار بێ لە ئەسواق سیروان بێ دوکانێکی بچووک بێ لە شێخەڵا یا لە
لە هەر شوێنێک بێت بەس وەکو پێم وتی زۆربەی جار ئاسایش لەمە تەدەخولەکە نایانەوێت لە ناو ماڵان و گەڕەکە بێت چکە تۆ مەسەلەن خەڵکێتە شوێنەکەت وەنیە ئێرانیت عەرەبیە لەبەرەوە نایڵەن لە ناو ماڵانە بێگین غێری ئەوە هیچ کێشێکیانە من چەند جار لێرە لە بەڕێوەبەتی تۆمارکردنی کۆمپانیەکان کاکسۆرانەڵێ ژێرقادرمی یەکیش بێ من ڕازیم بەس گرنگەوەی شوێنێکتان هەبێ دەست خۆش زریان خان بەڵێ کاکڕەمزدەر پرسیارەکە ئەڵێ زەریبەی ساڵانە چەنە و چۆنە ضریبەی ساڵانە وڵی ئەوی ڕاستی بێ لەبەروی دەوام نیە بەس دوێنێ تەلەفۆنم بۆ کەسێک کرد ناڵم بەپی کۆمپانیاکە ئەگۆڕێ ئەو ئەمڕۆژ قسم لەگەڵ کەسێک کرد کە خۆی باجەکە ئەنووسێت کا کۆرشیناوە لە لێرێ لە زەریبەی ئێرە بەڵام تەلەفۆن بۆ کردو جوابی نەبوو ئەوەی بزانم مەسەن خۆمان کۆمپانیەکی مقاولاتمان هەیە ئەم ساڵ بۆ نمونە بۆ ملیارێک کە کۆمپانیاکە ئیشی کردووە 223 میلیۆنمان ناوە لە ساڵ 11 وەرگرتووە بەڵام ئیتر ئەمە فەرقەکە وەکو پێم وتن ئێستا بە بچمەوە سەر شەیرەکان ئێستا شتێکمان هەیە پێ وترێت حساباتی کۆتایی ساڵانە ئەوە قازانج یاخود ئەوەی کە پێات کردووە زین چۆنە نەنا ئەوەی کە تۆ ئیشەکە و بمسەر ئیشەکە بای میلیارە کردووە طبعا هەموو شتێکی لێ دەرەکرێت بەڵام ئێستا زۆر تۆم بوونەتەوە چۆن بڵێن زەریبە لەبەرەوەی مەسەلەن ئەوانەی صاحب ئیشن معلوماتی تاو نایان بەدەستەوە چکە ئەگەر وا بێ ئەوەی دەستیانەکە بێ هەمووی بێنەوە بە زەریبە ئەوەنیە لەبەرەوە ئەوان چێکەن زۆر جار کتابێکەکەن بۆ ئەو شوێنی کە تۆ عەقدەکەت لەگەڵی هەیە ئەوان چی دەستکەوتووە پارێکیان ناوەتەوە سەربۆ تۆ ئیشەتی بۆ حافەزەی سلێمانی کتابەکەن بۆ ئەوێ ئەوان بە فایلێک بە کتابێک پێت ئەڵێن بە ئەو شوێنە ئەپانیە ئەوانجی لەسەر ئەساسی ئەوە زەریبەکەی لێ دەرەکەن کاکڕەمزدەر هەر لە کاکڕەمزدەر بڵێن پرسیارێکی کردووەڵێ بۆ تۆمارکردنی ناو بە پێی پیت پارەکە وەرەگیرێت یاخود هەر ناوێک بێ ئاساییە هەنی بۆ من ناوێک هەیە پیت ئەو ناوە 3 پیتە ئایا هەر هەمان سیارە لەگەڵ ناوێکیکا بۆ منە 6 پیت بێ وڵای تەسەورەکەم هەر یەک بێ بەڵێ بەپی نەشاتەکەی ئەگۆڕێ حەقی بە ناوەکەوە نییە زریان خان بەڵێ من لە ناوڕاستی پرۆسەکەم ناوشتەکەم بۆ هاتوتەوە و ئیتر بەس ئەو بوو هەم وەسە داخرا و سندیکا و شتی ئەوەی ژمێرێران داخرا ئەو پرۆسەیە کە هەموو شتەکانم دابین کرد حتا حسای بانکەکەشم کردەوە میلیۆنەکەم داناوە دوای ئەوە من محامەکەم بۆ مەگا پێیسەکە هیچ ئەوە خۆمەمێ بیزانم بەڵام پێیسەکە خۆم ئەپلۆدیکەم لە سایتەکە لە CRKRG یاخود بە ئەکاونتی ئەو ئەپلۆد کرێ وڵای بەکەیفی خۆتان تۆ ئەتوانی ئەم ئیجرئاتانە خۆت بیکەیت تا ئەو کاتەیەتەوە ئەو معاملاتەکانی تر بۆ بکە ئەوە کرێتە سەر ڕێکەوتنی خۆتان معاملاتەکانی تر چیە هەر ئەوانە نییە آخر مثلا کە ئەپروڤەکە بۆیێتەوە چێ بۆ غورفە تیجارە ڕسمت بۆ ئەیە ئەوانەمان تاو کردووە مثلا ئەچێت بۆ بەڕێوەبەرایەتی ئەنجا مثلا کەشفی هەیە عقدی محامێکە ئەنجا کەشفێکی کۆمپانیات بۆ ئەکەن لە کۆمپانیاکان ناڵمە کرد ئەو بیکە ینی بەس بەڵام تا ئەوانە خۆم کردومە تا کەشفی کۆمپانیەکە لە دوای ئەو بۆ مەکە بەزیترەوەی بڵێن شتێکمان نەناردەوە بۆ تۆماری کۆمپانیەکان ئەوەی کە تۆ نازانم لە هەنگاوی چوارەمە بەڵێ بەڵێ ئەگەر حەزت نەبێ بچیتۆ سەر ئەو سلایدە بەسەرچە هەردوای بۆ شتانە نێرم کاک ڕاژ ئاتمان کەرە و گروپەوە کاک ئێمە لە گروپەکانی کاک ڕاژانگیان ئەوەی ئەو گروپی کە زریان خانە ئەوانی لەگەڵ شێرکردون لەگەڵ باڵین بەشداربی پرۆگرامەکانن بەڵام هەشتێکی کە زریان خان خۆی بوێ لەگەڵ بەشداربی وێبینارەکان شێریکە دوای وێبینارەکە ئێمە لە زریان خانی وەرەگرین و لەگەڵتانی شێرەکەین باشە کاک عفوتخوای پێش فۆرمی داواکاری بکرۆزن ئەمەیانەڵی دوای ڕزامەند بوون سەردەم بەڕێبەتی تۆمارکردنی کۆمپانیەکانی پارێزگاکەوتە هەموو هینەکان حازرەکەی هەموو شتێک حازرەکەی دەبۆزن لە پێشووتر ئەسێمە یا چوارەم بوو دانانی پارە ئەمانە ئامادەکردنی پێداویستەکانمە تەواو بوومە حتا ناونیشانی ئۆفیسەکەش باشە ئەمە یەکتە ئێمەم نەکردو لە بەرەوەی سندیکای ژمێریاران داخرا زووتر دامیان تەواو بوو پێش خەڵکی بەس هەمووانی کەم تەواو کردووە زۆر باشە هەنگاوی دوای ئەوە حەزت نەبێ بچیتە چوارم کاڵی بینێرەوە و داواکارەکان پڕکەرەوە ئەمە خۆم بیک ئەمە لە سایتەکە ناکرێ ئەمە بەڵێ لە سایتەکە ئاکرێ ناڵم ئەکەوێتە سەر خۆتان چۆن ڕێکەوتون ئەو ئەوێ بیکایە تۆ بیکەی بەس ئەو وەسڵش کە لە غورفە تیجارە هەروەری ئەگرن ئەچی پارەکە ئەیت ئەوەش ئەبێ لەگەڵ ئەمانەیە هەر بینێریتەوە باشە
بەس نازانم من لە تۆ پرسم ئەگەر خۆم پێیسەکە بیکەم بۆڵم بیکە بەڵام بۆمە بن ساڵانەش تازاکەیت و ساڵانە پێیسەکە هەمووانی لە پێشوە هەیە تازیکەیت و لە سلایدی پێشووترە هەبووانە ساڵانە خۆی تا ئێستا نەبوو بە ئۆنلاین ئەوانە لێرە لە بەڕێبەتی کۆمپانیاکان بە محامەکە تەڵێشە تێیدێکە بۆ ئەهێنێت محاسیبەکەش بۆتە ئەهێنێ حساباتی خیتامیش ئێستا پیشانتانێ نموزەجەکەی ئەوەی کە دەرەکەوێت چەنە مەصرف کردو چەنە قازانش کردو لەسەر باجەکە و لەوەرەگیرێ ئێستا پیشانتانێم ئەوانە هەموو ساڵێکە تازەیەکی تو ئەبی لەگەڵ کەشفی کۆمپانیاکەش هەموو ساڵە کەشفەتی ئەەکەن بۆی بزانن شوێنەکە هەیە ئەیبی بۆ بەڕێبەتی تومانکردنی کۆمپانیاکان هێشتا نەبوو بە ئۆنلاین ئەوەی لای پرداکی کۆبان هەیە بەڵێ بەڵێ ئەی ئەمان پێویستم ئەکاونتەکە نابێتەوە واتە یەک جارە وڵی حەزیکەی لای خۆت خراپ نییە چکە ناڵم لەوە ئەچێ بە هەمی ببێ بە ئۆنلاین ڕۆژە کاکسۆران وای ئەوەت ئەگەر بوو بە ئۆنلاین پێویستەکە محامەکە بۆم محامەکەم بۆم تازەکات و یا خۆمەتوان بیکەم ئەگەر ئۆنلاین بوو وڵا ئەتوانی خۆت بیکەی بۆنا بکەواتە بە لای خۆم بێ باشترەوانە چونکە وڵی ناڵم بەپی ڕێکوتنی خۆتان چکە طبعاً ئەو بە ئیشت بۆ بەپارە ئیشە بۆ کاوەنیە ئیتر چۆن ڕێککەوتون بە پێی عقدێکە لە بینتانایە بەڕای تۆ چۆن ڕێبکەین باشە وڵا بڵێم چی نازانم ڕێنەکەوتون چکە زۆربەی ئیشەکانی بۆ کردی تەمان ئەوانەی تاسە خۆم کردووە تاسە خۆت کردوتە بەڵێ وڵی بڵم چی خۆی عادەتەن محامی بەلایانی کەم ئەوەی ڕاستی من زۆر دەمێک ینی بڵین زیاتر ئیش بۆ خۆمانەکەم پێشتر زۆر ئیشم کرد لە دامەزراندن و ئەوانە بەڵام ئەوەی بیست بێتم ئێستا بەلایانی کەمەوە کە بۆ تۆمارێک $1000 وەرەگرێت محامیەک بۆ میشانە بە تەیدەکەشەوە ئێمە ڕێک 1000 وەرگرتووە ئێدە باشە زۆر باشە یعنی شوێنی زۆر زۆر باشە ئەوە هەر هیچی داوا نەکردو مادام زۆر باشە دەست خۆش سەر خۆش بێ تکایە پرسیارەکانتان بکەن چونکە زریان خان چاتەکان نبینێت ئەگەر منیش پرسیارەکانی پێ بڵێم ڕەنگە و پرسیارەی کە تۆیکەی ناتوانم بەش باشی تێگەێنم بۆ یەگەر لە ڕێی مایکۆ پرسیارەکانتانکەن باشترە بێت زۆر باشەوەی پرسیارێکم ئەگەر زەحمەتی نەبێت بەڵێ فەرموو من خەڵکی کوردستانی عێراق نیم من خەڵکی کوردستانی سووریامە و من خاوەنی پرۆژێکی پەروەردەییم بەڕاستی ئۆنلاینە ناوی فروپیدە.com من حەزەکەم بزانم ئەگەر من ئەم جۆرە بزنسەکان بوارەی ئۆنلاین ئێجوکیشن بوارەی پەروەردەی ئۆنلاین ئایا کۆمپانی یعنی کۆمپانیەکی دروستکەم باشترە بکەم بە شوێکی فەرمی یان ئۆفیسێکی دروستکەم وەک بزانێک بەرزان هەمان پرسیار هەبوو یعنی برای جەنابەت باشترە ئۆفیس بێت ڕجستەر بکەم لە حکوومەتی کوردستان لەبارەی پەروەردەیان باشترە کۆمپانیەکی ئۆنلاین بێت وڵی ناڵم ئەو ئەکەوێتەوە سەر خۆت ینی بەپی ئەو ڕبحی کە ئەیکەیت ئەگەر تەسەور ئەەکەیت مەسەلەن بکەی بە کۆمپانیا زیاتر مەسەلەن ئیشەکانە بڵاوەکەیتەوە لە زۆر شوێنی تر ئیشەکەی تەسەورەکەم کۆمپانیاکە باشتر بێ بەڵام ئەگەر بۆ لایەنی باش هەروە باشترە کە مەسەلەن ئۆفیسێکت هەبێت شوێنێکی بچووکە هەبێت چکە مەسەلەن ئەگەر ئۆفیس چۆنە مەسەلەن بۆ نمونە تۆ چەند مناڵت هەیە ساڵانە ئەوانی لێدا ئەشکێندرێ تێگەی مەسەلەن ئەگەر ژنێک بێوە ژن بێ ئەرمە لەو ئەوانە مەسەلەن داشکاندنی بۆ ئەکەن ئەو کاتە باجەکەی زۆر کەمەکات تەنها ئەو شوێنانە بێت کە زۆر بەناوبانگن ئەوەی من دوێنێ پرسیارم کرد لەو کەسی کە باجەکان تەخمینی بۆکە لەبەرەوە لەو حاڵەتە و باج کەمترێ بەس کۆمپانیا یعنی هیچیش نەکەی بەلانی کەمە ساڵانە تۆ بێت 2 ملیۆن زیاتریش ئەبێ باج بیت وادەکەی بۆ ستارتاپەکان باشترە ئۆفیس بنا کۆمپانیەکە بێت ئەتوانی ئەوە بکەی جارێ بزانین تا چەند سەرکەوتو ئەبی دوای ئەو بکەی بە کۆمپانیا چکە هیچ ڕێگریەک نییە باشە پرسیاری منە دووەم لە بوارەی بە شێی یاسایی قانونی چی معاملات پێویستە مەسەنگەر خەڵکی کوردستان نەبێت لە بوارەی تەزکەرەوە ئەو شتەکان چی پێویستن عادەتەن بۆ ئەمەژراوەکان وەکو خەڵکی کوردی سووریا خۆتان جنسێتان هەیە بەڵێ سوورین هیچ سووریاتان هەیە باشە هەر مەواطنی دووەلی عەربی هەمووی ئاعتیباری عێراقی بۆ ئەکرێ لە هەموو کۆمپانیا و لە هەموو شتێک لە عێراقا بەڵێ بەنی معاملە بالمثل کات لە بزانم لە سووریاشی معاملەکێم معاملە بالمثل لەو هەر بەتابەتی مواطنی ئەقطاری دووەلی عەربی هیچ کێشەیەکیان لە عێراقا زۆر باشە هەرەوە هەنگاوی کە باسم کرد بۆ سنتەرەکە ئەچیتە غورفەتی جاران تەسجیلی ئەەکەیت ئیتر هەر مثلەن هەر شتێکی تر بێت لەو بابەتە ئیجراعاتێکی زۆر کورسی ناوێەوە ئەو بۆ غرفەی تیجارە ینی ئەوە یەکەم شوێن برۆم بۆ غرفەی تیجارە ناوەکە حیجزی ناوەکە ئەەکەی غرفە تیجارە و هەندی ئیجراعاتی تری ئەوێ
ئەچیتە ڤەریبە چکو ئەگەر شوێنەکەت بەکرێ گرت بێ کەشفیشت بۆ ئەکەن بۆی بزان ئەو شوێنە گونجاو بۆ ئەو مەبەستی کە تۆ ئەتەوێت بۆ غەڕەزەکە چونکە لەوە چی شەڕتیان هەبێ مەسەلەن بۆ بزانم بۆ ئەو شوێنانی کە ئیجوکیشنەکەن ئەڵێ بێ لە 300 متر شوێنەکە بچووکتر نەبێت وڵی شکیمە زۆر ئۆنلاینە ینی لە بوارێ ئۆنلایندا ینی پێویست ئێمە ڕجستەرکن بە شوێکی فەرمی یان پێویست ناکات لە بەرەوەی شکی خۆمان زۆربەی ئۆنلاینە ینی هیچ ئۆفلاین ناکەن لەسەر وتم ئەوە نیە لە بەرەوەی کە ئێمە لە یعنی یاسایەکمان نییە خاص ئیشە ئۆنلاینەکان بپارێزە بزنس ئۆنلاینەکان لەو باشتر وای شوێنێکت هەبێ بۆی ڕابتی بکەی بەو شوێنەوە یعنی بڵێن ئۆنلاینەکە ڕبت بکەی بکرێ بە ئۆفیسەکەەوە زۆر باشە ینی لەو طبعاً ئیشی لەسەر ئەکەن من قسم لەگەڵ مدیر عامێ کردو لە وەزارەتی بازرگانی پیشازی لە هەولێر ئیشی لەسەر ئەکەن لەبەرەوە تا ئەو کاتی کە مەسەل بزنسەکان وەک وڵاتانی دەرەوەی لێ لەبەرەوە شوێنێکت هەبێ پێوی ڕبت بکرێ باشترە وڵا زۆر باشتر لەبەرەوە لەوان حسابی بەنکی ئەو شتەکانی هە بە شوێکی فەرمی پێویست بۆ ئێمە جەنابەت دەتوانیت ئەگەر زەحمەتی نەبێت دوبنارێکی بۆ ئەم جۆرەی ئۆفیسەکان یان مەسەلەن دەتوان شتێکی وا بکەن بەڕاستی مەمنونتان بم لەوانەیە بۆ ستارتاپەکان باشتر بێت لە کۆمپانیەکە لەبەرەوە ساڵانە 2 ملیۆن بدی تقریبا زۆرە بۆ ستارتاپەک باسی ئەەکەم بەس ئەوەیە کە چۆن مەسەلەن من نتوانم تەنها بڵم ئەچی بۆ غورفەتی جارە زەریبەی ئەوێ ئەگەر عقدت هەبێ بۆی ئەو صاحب تۆ بکرێ ئەدەی بە صاحب مڵکەکە ئەبێ ئەو زەریبە بات ئاگاداریان ئەکەیتەوە ئۆفیسەکە ئاسایشی ئەوێت مەسەلەن ئەگەر لە شارەوانی مڵکەکەی حکومت بێ بێ سەردانی ئەو شوێن بکەی بۆی موافقە وەربگری غیری ئەمانە من ناتوان باسی هەر هەمووی بکەم مەسەلەن نووسینگی ئەندازیاروانیە چکە زۆرە بێ لەوە زۆر لەوانێ بۆ داهاتوو بنارێکی داهاتوو بەگەر هەبێت زۆر باش بەڵێ باسی مولکی فکریتان بۆ ئەەکەم لەگەڵ باسی و بزنسە بچووکەکانتان بۆ ئەەکەم لەگەڵ تەسجیلی علامەی تیجاریش والله زۆر مەمنون ئەمە لا داهاتوو ینی یان بڵێن هەفتەی داهاتوو لە هەفتەی داهاتوو ئەوشتان بۆ ئەەکەم بەڵێ والله یەگە شتێکی وا هەبێت زۆر باش بمەمنونی جەناب نه بەرنامەمان هەیە ئافو زریان خان وەزیەک خاڵ هەفتەی داهاتوو با بڵێن چونکە کەوینە نەورۆزەوە پشووی نەورۆزە هەفتەی داهاتوو چالاکیمان نابێ جا بۆیە بۆ ئەگەداریتان چالاکیەکانی هەفتەی داهاتوو چنە هەفتەی دوای نەورۆزەوە باڵێن بەڵام هەر لە ڕێی فەیسبوک و ئینستاگرامەکەەوە سەرجەم ئاگاداریەکان بڵاوەکەینەوە زۆر باشە بەس بۆ ئەزانم چوونە دەرەوە شت نەماوە بۆیە من وتم لەوە ناچێداکەوێت وەڵاهی باڵین ئۆتڵەمانە جاکە ئۆتڵەما بوو زۆر شەکان ناکەین زۆر ئێمەش بە پێی بەرنامەی هەر کەسێکی کە پرسیاری هەبوو ئەتوانێت پرسیارەکەی بکات زۆر سپاس بۆ جەنابتە زریان خان پرسیارێک هەبوو فەرموو لەسەر ئۆفیسەکە بۆ نمونە ئێمە کە ئیشەکە ئێمە ترینی نەکەین بۆ ئێمەش گونجاوە گەبمانە لەبری کۆمپانیا بە ئۆفیس ڕجستریشنکەین ئەی چۆن شیاو خان بووی وانە بەڵێ زریان خان ئێوە خۆتان وەک سنتەرنی ئیشی تیاکەن ئیشەکانی ئێمە لە بواری ترینی نەبست دوارێ ڕجستەرمان کردووە ترینی نەکەین زیاتر دەورەوەکو سنتەر ئەکرێ وەکو سنتەر ئەوەی ڕاستی بە من بە قەنەعاتی خۆم وا باشتر ئێوەکو سنتەر ئەوانە ڕجستەر بکەن چونکە زۆربەی جار کۆمپانیا ینی کاتێک ئەتێ کۆمپانیا پێی زیاتر بۆ مەسائلی تەندەرین و ئەوانەیە ینی ئەوە شکرێتە سەر خۆ تۆ تەسەور ئەەکەی مەسەلەن دائیرەیەکی حکومی هەبێ یان مەسەلەن کۆمپانیایەک یا منەظەمەیەک هەبێ بێداوە لە ئێوە بکە بڵێ وەرن دەورێکمان بۆ بڵێنەوە شتی وان کراوەقەت وڵی ئەکرێت بەس یانی ئەسد نازانم من نەمبینیوە چونکە من تازم لە ئیشەکەیە بەڵێ بۆی ئەڵم ئەگەر زانی ئەتوانین زۆر تەتەوری پێ ئەدرێت بۆ شێوەکو وەکو تەندەر داخڵ بن لەم چالاکیانەیە ئەتوانی بە کۆمپانیا بیکەی بەس بە قەنەعاتی من بۆ ئێوە وەکو بۆ سنتەر گونجاوە چونکە ئەو کاتە مەسەلەن ئێستا تۆ ئەگەر خۆت صاحبی بیت مناڵتان هەبێ ئەو کاتە باجێکی کەمتر ئەیەن ئەشتوانی دوایی لە سنتەرەکە بیکەی بە کۆمپانیا ناڵم هیچ ڕێگرێک نێت توانی تاقی بکەیتەوە ڕاستە فەرمووی ئەی بۆ هینەکە ئەگەر ئۆفیس دابنیت یانی هەروکو ئۆفیس بە ڕەجستەرکەی ئەو کاتە ئەتوانی مۆرت هەبێ ئەی چۆن بڵێ ئەی ئەتوانی سێرتیفیکەیت و شت بەی چۆن ئەتوانی شەهادە و شت بەی بە بەشدار بوو بەڵێ ئەی چۆن بۆ هیچ ڕێگرێک نابێ وەکو مەسەلەن چۆن ئێستا کەسێک کە دوکانی هی وەصلی هەیە مۆری هەیە وەنیە ئەین دوکانێکی بەسیتیشە لە ناو بازار ئەو شتانەی هەیە بەڵێ زۆر باشە دەستە خۆش بێ زۆر سپاس نازام ئەم شاشەی ئەبینن ئێستا ئەگەر کەس پرسیاری نییە
زریان خان ئافوکا کەرێز کێشەی مایکەکەی هەبوو پرسیارێکی هەبوو ئەڵێ ئەو مەحامی کابێشی بۆ کاواڵین ئەبێ ئەندامی سندی کابێت یا هەر یاسایش پێ بێت ناخۆی ئەگەر محامی ئەندامی سندیکانە بێ هەر ناتوانێت محامات بکە هەر کە تەخەڕوجی کرد بێ ینی ئینتیساب بکات بەڵام ئێمە دەرەجاتمان هەیە مەسەلەن من ڕابێژکارم آخر دەرەجەیە مەسەلەن بە پێی خیبرا من 15 ساڵ خیبرم هەیە کە تەخەڕوجەکەی پێتەڵێن کارە ڕاهێنراو تۆ ڕاهێنراوی لەگەڵ محامێکی تر ئیشەکەی دوای ئەبی بە کارە ئەبی بە با دەرەجە با وا ئەزانم ئەگەر یەکەم جار کە تازە ڕاهێنراوی ناتوانانی بڵین تەید بۆ کۆمپانیەکان بکەیت هەر پرسیارێکی کەشی هەبوو سەبارەت بە ژمێریار ئەبێ و ژمێریارە کارمەند بێ بۆ ژمێریار هیچ کێشەیەکیان نیە ینی کارمەندیش بێ لە دائیرەش بێ گرنگ ئەوەی سەر بە سندیکای ژمێریاران بێ هیچ کێشەی نیە وەکو ئێمە نیە ئێمە ئەگەر کەسێک کولەی قانون تەواو بکات و مۆزەف بێ لە دائیرەیەکە ناتوانێت ئەم تەیدە بکات ئەبێتەن بەس محامی بیانە بێ ئیشی حڕ بکەی بەس بۆ محاسیب وانی ئەتوان لە شوێنی تریژ ئیش بکەن و تەیدەکەش بۆ تۆ بکەن وەکو کۆمپانیا ئەو باڵین ئەو پلەبەندیانەی کەوتی پارێزەرەکان دیاریکراوە ساڵانەیان با بڵین لە دیاریکراونی و بەپی ئەزمونونەکەی بەبێ تواناکەی نانا بەپی ئەزمونونەکەیە مەسەلەن وەکو پێم وتی کە تازە تەخەڕوجەکەی پێتەڵێن ڕاهێنراو تا 2 ساڵ لەگەڵ محامێکی تر ئیشەکەی ئەشکرێ بۆ خۆت ئیشکەی بەڵام ئەبێت داوا ببینیت ئەو کاتە ئەچیتە هەولێر دوای 2-3 ساڵ ئەڵەی من ئیشم کردووە ئەو داوانی کە بینی وتە نوسخەی قەرارەکانە بێ بۆ ئەوێ دەرەجەکەت بۆ ئۆگۆڕن ئەبی بەبا چەند ساڵێک لەبای ئەمێنیتەوە وەکو پێتەڵێن کارە ینی ئەتوانی تەیید بکەی ئەتوانی هەندێک داواوی تر هەیە کە ڕێگەت پێ ئەن ببینی چونکە هەندێک داوا هەیە لە محکەمە کە مەبلەغەکانی زۆرە تۆ کە ڕاهێنراوی هەر ناتوانانی ببینی دوای ئەو کەم و تاوا کرد بەحسێک ئەکەیت کە دەرەجەبای کارایت بەحسێکەکەی لەسەر مۆزوعی لە قانونە ئەچی تۆ بۆ سندیکا لەگەڵ 5 وەبزانم 5 قەرارە گەرزیان نەکرد بێ 5 قەرارە 15ەیە زۆر تەکیدی مابزان بۆ هەر ساڵی 5 ئەی بێت و ئەنجا دەرەجەکەتە گۆڕێ بێ بە ڕاوێژکار زۆر باشە پێم وابێت چەند کەسێکی کەشیان لە چاتەکە پرسیاریان نووسی بوو بەڵام باش پرسیارەکان تێنەگەشتم ئەگەر بتوان پرسیارەکان بکەن نازم بۆ من چاتەکە ئەتوان چات ببینم من چاتەکە توانیت بەڵام پێم وابێت کاتەگرێت لە تۆ ئەگەر بخوایان پرسیارەکان بە مایکەکە نەکەن پرسیارێکی کە زریان خان ئەفو ئەو یاسانەی کە ئێستا هەیە بۆ تۆمارکردنی کۆمپانیا هیچ باڵین ئەمەلێک یا هیچ ئەوە ناکە بڵێ بە تەواوی ئەگۆڕێ بەڵام وەکو بزانین هیچ باسێک کراوە یا هیچ گومانێک هەیە کە یاساکان گۆڕانکاریان بەسەرا بێ یاسای بۆچی مەبەستت یعنی ئیجراعەتەکانی پرۆسەسەکانی باڵێن ئەو هەنگاوانە هیچ ئەگەرێک هەیە کە ئەو هەنگاوانە گۆڕانکاریان بەسەرا بێ وەڵی جاخۆ بەڕێی من ئێستا لە باشترین حاڵیەتی یعنی تەنها شتێکی تر کە بیکەن ئەوەیە کە ئەوە هیچێ ئەو مایکە موشی میوتە میوتم کردو خەمەنێت زریان خان ئەلۆ بەڵێ زریان خان ئاگراش ئێستا ناڵم بە قەنەعەتی من ئێستا لە باشترین حاڵیەتی لەبەری بۆ ئۆنلاین تەسەورەکەم ئێستا باش بێ ئاسانترە تەنها کێشەی زەریبەیە ئەوانی ئەوەی ڕاستی بێ زیاتر توندیان کردوتەوە وەک لەوەی ئاسانکاری بکەن بەس وەکو ئیجراعات ئاسانترە زۆر باشە لەکۆ کاتی کە مەسەلەن من 2005 تەخەڕوجم کرد 2006 شەریکەیەکم تەسیس کرد یعنی ئەوەی ئیجراعات هەبوو کە تەسەوری ناکەی چونکە ئەو کاتە مەسەلەن من کۆمپانیەکە مقاولات بوو کە ئیشم تیا کرد ئەو کاتە مەسەلەن کە مقاولات لە دەرەجە 6 دەست پێ ئەکات بۆ نمونە بۆ ئێستا بێت 200 میلیۆن دیناری عراقی بخەوێنی کە ئیش زۆرە بۆ کەسێک کە تازە دەست پێەکە بەس ئەو کاتە ئەگەر ئەو مەبلەغە پارێت نەبووە ئەوتوانی مڵکێدا بنەی مڵکتدا ئەنا بەپێ ئەوی ئەم خەمڵان ئەوە ینی قیمەتی بڵکەکە بگەشتاتە ئەو مەبلەغەی کە تۆ ئەوتوانی شەریکێکی پێ تەسیس بکەی بۆ شەریکی مقاولات قورسترە لە 200 دەست پێەکە دوایەوە گەر توی دەرەجەکە و باشتر بکەیت ئەچێت تا دەرەجەیەک بەڵام ئەبێ ئیشە هەبێ مەبلغی ینی بڵێن کولفەی ئیشەکانت زۆر بوو بێت ئەنج ئەتوانی دەرەجەی شەریکەکە وردە وردە بکەی بەیەک ئەنجا کە تا دەرەجەی کۆمپانیەکەش زۆر باش نەبێ دەرەجەیەک و دوو ئەوانە هەندێک چەندەر هەیە مەسەلەن لە شوێنەکان کە ئیعلانی بۆکە ناتوانانی وەری بگری هەندێک لە دەوائیرەکان ئەڵێ ئێمە کۆمپانیای دەرەجەیەکمانەوە یا دوومانەوە یا سیان بۆ منە تا 5 توانێ وەری بگرێت
بۆ شریکەی مقاولات و کێشانەمان هەیە. زریان خەنۆک و خۆتان باڵێن ئەزمونتان هەیە لە تۆمارکردنی کۆمپانیاکان و لە یاساکانیش باڵێن ئامۆژگاری ئێوە چیە بۆ خاوەن ئەو کۆمپانیای خودە و کارانی کە تەکنۆلۆژی خۆتەزانی وەکو جاری پێشوو لە وێبیناری پێشوو ئاماژە پێەیە بەداخەوە یاسایەکی تایبەتیان نییە تا ئێستا جابەڕێستان ئامۆژگاریتان بۆ و کەسانە چییە؟ وڵی ئامۆژگاری من هەر وەک چۆن ئەوانەی تریش کە لەو بوارە ئیشەکان ئەڵێن ئەگەر تۆ شوێنێکی ئۆنلاین بڵێن وبسایتێکت هەیە ئۆنلاین بزنسەکەی شوێنی ئۆفیسی شتێکی شت هەبێت بۆی لینکی بکەی ینی بێکی و بەستیتەوە بۆی مەسەلەن لە ئەمریکا چەندها شوێنی زۆر زەخەمەیە بۆ نمونە ئەگەر ئەوانی چوو بێت نەوێزان وەڵمارتێ تارگێت هەیە ئالدی لە ئەوروپا پێڵەن ئالدی ئەمانە هەمووی هەن هەمویان بە ئۆنلاینیش هەیەە و شوێنی بڵین شوێنی زۆر گەورەشانە هەمووی سوپەرمارکێتێک نوەزم لە سینیش هەیە تەنانەت وەڵمارت یعنی لەبەرەوە بێ شوێنێکت هەبێ ڕەبتی بکەی و کاتە کەس ناتوانێت مەسەلەن کۆپیت بکاتەوە یان مەسەلەن چوزانم بچێتە ناو وێبسایتەکە یا وەکو تۆ بکات یەک حاڵەتی تریشەیە ئەوەیە کە مەسەلەن لە زۆربەی وێبسایتەکانە لە خوارەوە ئەگەر دیقەت بەنی وێبسایتە کانی دەرەوە لە خوارەوە شتێک ئەنووسرێ وەکو مەسەلەن وەکچۆنەڵێ حقوق نەشری مەحفوظەیە شتێکی وە ئەوانە بنووسرێت وەکو دیسکلەیمەر و ئەمانە شتێک بنووسرێت بۆی وای لێ بکا کە ئەو کەسە ئاگاداری بکەیتەوە ئەگەر حاڵەتێکی وان ڕووبە ئەو کەسە بەرپرسە بێت لە ناحی قانونەوە هەندێک تریش هەیە هەندێک شتی تریش هەیە وی ڕاستی بەسەرچم بۆ کرد بەس بە ئینگلیزیە بەتەمان بۆتان تەرجوماکەم و لەگەڵتانە شیرەکەم ینی وا ئەکات بزنسەکەتان کە ئۆنلاینە پارێزراو بێت زۆر باشە باڵێن ئەو مافی لە بەرکردنەوەی کە باسی کرد ئەگەر بۆن منە من خۆم کارەکەم تۆمار نەکرد بێت ئەگەر ئاماژەش بەوە بەم ناتوانم سبێنێ بە یاسا ڕوبەڕووی کەسەکە بمە وایە وایە ئاخر دەبۆیە پێت ئەڵم تۆ ئەگەر شوێنێکی بچووکیش هەبێت داد نابێ بۆ نونە دوکانێکت هەیە بزنسەکەش ئۆنلاینەوە نیە مەسەلەن دیلیڤەری و هەیە زۆربەی ئێستا وایە بزنسی ئۆنلاینەکە شوێنێکی شت هەیە ئەو کاتە تۆ پیجەکە تایبەتە بەخۆتەوە ینی وەکو ئەوە تەسجیلت کردووە زۆر باشە کەواتە بۆ ئیشانی کە با بڵین یاخودە کۆمپانیانی کە تەکنۆلۆژین وەکو ئۆفیس تۆماری بکەن باشترە وڵی ئەکرێ بە هەر شێوەیەک بێ بەڵام مەسەلەن ئەوان ێستا زۆربەی ئەوەی کە ئاگادارم هەستەکەم ئەوان بە زیاتر بە ئۆنلاین ئیشەکەیان ئەڕوا لەبەرەوە بۆی کە زەڕبێکی زۆریان نەکەوێتە سەر وەکو دوکانێ وەکو ستۆرێکی بچووک جارێ دەست پێ بکەن خراپ نییە زۆر باشە دەستخۆش سەر خۆش بێ کەسێکی تر باسی لە سلاید لە کۆمنتەکانە زیرەخان کاتۆ باش ئەم کاتەوە باش زۆر سپاس و کاکراویش وتی سەبارەت بەوەی ئۆنلاینەکە زۆر جەچوومەت ئەوێ ینی ئەو بواری من لەوێ کەس نازانێت لە چ بوارێکایە ینی ئەڵێ بۆ کۆمپانیا بمەوێ ڕجستریشن کەم کەچی لەوێڵم بۆ منەوە بواری تۆ ویز ناکەوەی بۆ بکەی ئێڵی سەردانی چ شوێنێک بکەم بۆی بیکەم ینی ئەو نێرم بۆ سێ چوار شوێن هیچ کامیان نازان لە چ بوارێکا بێ بەتایبەتی تەکنۆلۆژیاکە ینی چ بوارێک هەیە تۆ بتوانی ڕجستریشنی تیا بکەی ینی چی بۆ ئەو شوێنە ئەو دائیرەیە لەوێ خۆتی تیا بدۆزیتەوە بۆی لێوێ بەڵگەنامەیەکە بنێ کە تۆ ڕسمیت و ئۆفیسی خۆتە هەبێ ینی کە سەرەتاوەکو کۆمپانیا بتێوە بەشدارینەکەی چیتە چ شوێنێک بۆ ئەو بوارە چ دائیرەیەک هەیە بۆ شێوازە تێگەشتم وەڵی من ناڵم پێشتریش باسم کرد ئێمە وەکو یاسای مولکی فکریمان هەیە intellectual property ینی ئێمە هەمانە مەسەلەن ترید مارکمان هەیە کۆپیڕایتمان هەیە پاتێنتمان هەیە هەموویمان هەیە وەکو یاسا پارێزراوە ئەنجا ئێستا شتێکیشم دۆزیوەتەوە بەڵام تا ئێستا تەکید نیم ینی پێشتر خۆی هەبوو لە عێراق هەیە ئەتوانی حیجز بکەیت ینی دەست بەسەر بزنس ئیشەکەی خۆتە ئەگری ئەو شتی کە داتێناوە بەڵام ئێستا ناڵم شوێنەکەی زۆر تەکید نین چکە من بەحسەکەم لەسەر مولکی فکریە intellectual property ئاماژەشم پیا بوو لە بەحسەکەمە کە شوێنەکەی بەس داخرێ ئۆکرێتەوە لەبەر ناحی ئەمنی زۆر بڵین شتەکە گونجاو نییە بەڵام ئێستا شوێنێکی ترم هەر بە حکمی سێرچوشت دۆزیوەتەوە لە هەولێرە لەبەرەوەی دەوام نییە هەر ئاماژەشم پێ شێوەیەکی ئینتەرناشناڵ ئەتوانیت ئەگەر بتەوێ ئۆفیس و شت نەکەیتەوە ئۆفیسی ئینتەرناشناڵیشەیە ئەگەر لێرژنیان کرد ئەو کاتە بەس کولفەکەی لەوە چێ زیاتری بووە طبعاً زۆربەی شتەکان لای خۆمان هەرزانترن وەک لە دەرەوە بەڵام بە شێوەی ئینتەرناشناڵیش تۆ هەرتوانی تەسجیلی بکەیت بەڵام ئەگەر شتەکەت زیاتر مەسەلەن با ئەو کاتە بێتە وەنەوەنەکە ئەگەر باسی بکەیت بزانم شتەکەت زیاتر لە ترید مارکەوە نزیکە
یان مەسەرەن کۆپی ڕایتە یعنی تۆ بێجارێ بزانی سیفەی ئیشەکەی خۆت چییە ئەگەر ترید مارک بێ هێمایەکی بازرگانی بێ بتەوێت هێماکە بپارێزی بۆ و پرۆدەکتی خۆت کە دروستێکی یا شتێکی لەو بابەتە ئەو کاتە ئێستا دائیرەیەکی ڕسمیمان هەیە لە وزارەتی بازرگانی و پیشنهادی لە هەولێر ئەتوانی بیپارێزی ترید مارکەکەت. کاکەرس پرسیارێکی و سەبارەت بە ئۆفیسەکان باڵێن بۆ تۆمارکردنی ئۆفیس ئەو پاری و باڵێن ئەو ڕسوماتی کە هەیە وەکو بزانی چەندە تا یاسا وە بزانم یعنی مەبەست ئەوەیە کە تەڵەبێکی بۆی بێن کەشفت بۆ بکەن بەڵێ بەڵێ غیری ئەوەی کە مەسەڵەن ئەگەری خۆت بکرێنایی ئەگەر بکری بگری و کرێکە لەسەر خۆتە طبعاً وە بزان 25,000 دەبوو 25 ینی ئەگۆڕێ جار جار بەس وەزانم ئیتر خۆت ئەیان بی کەسەکان خۆی باکرێک تەکسێکیان بۆین کەشفێکت بۆ ئەکەن و هەر پێویست بە باڵێن حسابی بە هەژماری بانکیەکات بۆ ئۆفیس بۆ ئۆفیس وڵی هەت بێ باشترە بەس نا زۆر سەرخۆش بێ کەسێک باسی شەریکەی مقاولاتی کردبوو ئەوە بزانم تا ڕادێک باسم کرد ناڵم بەبێ جۆری شەریکەکە ئەگۆڕێ بە مەسەلەن نەشاتەکەی چالاکیەکەی شەریکاتی تەچیس بە جۆرێکە شەریکاتی مقاولات بە جۆرێکی ترابزانام لە سا 13 بۆ تەچیس بۆ مقاولات لە سا 15 ئیتر ئەوان خوان فۆرمێکیان لە بە زۆر جار ینی بڵین فۆرمەکە وەک چۆن بڵین شاراوەیە زۆر لەگەڵ خەڵکە بڵین هاو بە شێری ناکەن بەڵام من هەوڵێم بۆتان پیا بکەم زریا قانعەتم نەبێ ینی هیچ فۆرمێک هەیە بزانین ئەو دایران هەر دائیرەیەک ئەوێ بۆ چ بەشێکی توانین ڕجستریشنی تیا بکەی تێگەی لەمە بەسم چییە ینی سە بۆ منە بوار معنی من بوارەکەی خۆم بۆ منەیەکی بواری ئۆنلاین وێکی بواری مقاولات بێ پێویستە هەرێکی دائیرەیەک هەیە هیچ شتێکی پەیپەرێکی ئەوە هەیە بۆی بزانانی بچی بۆ شوێنێک هەموو کۆمپانیاکان و هەموو بزنسە بچووکەکان تۆ لە غورفەتی جارەوە دەست پێەکەی بەزێسەوەکو کۆمپانیا کە پێم وتی کۆمپانیاکان ێستا مە کردویانە کۆمپانیاکان و لەگەڵ ترید مارکە هێمای بازرگانی لە ئۆنلاینەکەەوە دەست پێەکەی ئەوەی کە ئێستا پێم وتی بە ئۆنلاین ها پێم وتی چیتە سەر سایتی وەزارەت بەڵام ینی ئیترمە بە شێکی گشتی هەموو کۆمپانیاکان هەموو بزنسەکان لێ دەست پێ بس کۆمپانیاوەکو بۆم باس کردی ئەو بەشێ ئۆنلاینەکەیەتی بزنسە بچووکەکانی تر لە غورفەتی جارەوە دەست پێ ئەەکەیت بەڵام و ئیجراعاتەکانی کەمترە و ئەوە مەسەلەن ڕئسمال و ئەو شتانی ناوێت دەستەکانە خۆش بێ خۆش بێ بەس بە ئەمەتان یەکدا قەبزانم چیمان لە کرد ئەمەتان لەگەڵا شەیرەکەمەوە ئەی بینن ئەمە ئەوەی شیرکەی ڤالپۆ بەڵێ 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 لای خۆم یەک دقە مەزم بۆ نایەتە لای خۆم لێرەوە ئای بینیە پێم وابێت بۆ بەشداربووەکانیش ئەگەر لای ئەوەش کێشەیەکێت کە ئاگادارمەکەنەوە ئەنجا ئێستا باسی ئەوم کرد کە بۆ مەسائلی زەریبە کە بڵین هەموو ساڵە حساباتێکی ختامی دروستەکەی ئەوە نموزەجی یعنی بڵین سامپڵی ئەو حساباتی ختامی هەن نووسرا شەریکە ڤالپۆمی شەریکەیەکە ئەگەر بیبینن بەم شێوەیەکی حسابیەکە ئەکری محاسبەکەی خۆت ئەو مەصروفاتانی کە کردوتە ئەو ڕبحی کە کردوتە خێر ئەو خێرێکە لە ئیشەکە کردوتە پاری مۆزەفەکان کە یاوتە چەند ئەی بکرێ چەندیش خێرت کردووە بۆ محاسیبەکە ئەڵیت هەموویت بۆکو بە معلومات بۆ داخڵەکات کە داخڵی کرد ئەو کاتە تۆ نەزان من بۆ خۆم ناتوانم بچمەوە سەری ئەگەر بکرێت سکرین شێرینەکە بۆ سێنی دووارێکێتەوە لەوە چێ باش بێت خەر زۆر باشە ئەمە پێڵێن حساباتی ختامی ئەمە هیچ شەریکەیەکە
بۆ ساڵی چەنە ئەجا ئەم حساباتە چۆنێکین مثلەن بۆ نمونە ئەمە هی ساڵی 2010 تۆ کە ساڵەکە تابێ لە ساڵی دوای ئەوەیە ئەیکەی مثلەن 10 لە 10 لە 19 ئەیکەیت گۆڕانکاری بەسەر هاتووە ئەنجا مەسەن لێرە مەسەل نووسا مەوجودات مەصادری تەمویل ئەمە ناڵم محاسیبەکان خۆیان باشتر لێ ئێزانن وەکو پێم وتن ئەمە تەقدیمی ئەەکەی ئەوان مسادقی لەسەرەکەن محاسیبەکە بێ قانونی بێ ینی ئەبێ ڕێپێدراو بێ ئەو تەزدیقەکەی ئەکات ئەنجا نوسخەیەکی لێ ئەبێ بۆ سندیکای ژمێریارانە محاسیبەکەت خۆی ئیبات پێی ئەڵی بۆت ئەبا خۆی ئیمزای لەسەرەکە تۆ ئیمزای لەسەرەکەی مدیر مفاوەزەکە پێشتر بینیمان ئیمزاکەی ئەنجا ئەو کاتە کە ئیمزایان لەسەر کرد دوای نوسخەیەکی ئەبێ بۆ بەڕێبەتی تۆمارکردنی کۆمپانیەکان نوسخەیەکیشی ئەبێ بۆ زەریبەی دەخلی کۆمپانیەکان لەسەر ئەساسی ئەوە زەریبەی دەخلی کۆمپانیەکان تەدقیقێکەکەنەوە لەسەر ئەساسی ئەو داتانی کە داخڵت کردووە قرار لەسەر ئەو باجایەن کە پێویستەکە بۆ ئەو ساڵە بیت ئیتر نازانم ئەگەر ویستم ئەمە شتان لەگەڵا شێرکەم زانم ئەگەر بتوانینم جارە لۆدیکە ئەیبینن ئەمە ئەم وەبسایتەکە ئەمان بە ئینگلیزیە طبعا لێرەیە ئەو چۆن بڵێن ڕیجستەرەکەیت ئەکاونتی خۆتە بێت ئەمە خەتەواتەکانە کە من بۆم شەرحکردن ئەمە ئەکاونتەکەتە لێرەیە ئەوە نووسراوە مەنیجی بزنس ڕیجستریشنەکەتەکەیت بڵێن ئەکاونتی خۆ دروستەکەی ئەمە خەتەواتەکانە ئەمە هەموو بڵێن پێداویستیەکانە لێرە ئەمەژەی پیراوە بەڵام شتێکە ئەو باسی نەکرد ئەو وەسڵەیە کە تۆ لە دوای تەزدیقکردن لەسەر ناوەکەت چیتە غرفەتی جارە ئەو بێ پارەکەی بێت و ئەو وەسڵە بێ لەگەڵ پێداویستەکانی ترە کە لە سلایدەکە ئەمەژەم پیا بێ دیسان ئەپلۆدیکەی پیان بیتەوە ئەمە هەموو خەتەواتەکانە ئەنجا لێرەیە یاساکانیشی تایە مثلا لێرەیە ئەڵێ before register a local company ئەمە بۆ لۆکاڵە ئەمە بۆ کۆمپانیای ئەجنەبیە ئەمەش لە خلالی پرۆسسەکەیە ئەنجا ئەمە لیستی ئەگەر کارسەرەکە ببینن ئەمە لیستی ئەو فیانەیە کە ئەو ڕسوماتانەیە کە دەفعیەکەی ئەمە بۆ غرفەی تیجارەکانە ئەمە بۆ کۆمپانیایەکی ئەجنەبیە ئەمە بۆ لۆکاڵ کۆمپانیە ئەگەر ببینن ئەمە ڕسوماتەکانە ئەمە بۆ لۆکاڵ کۆمپانی ڕیجستریشن فی 300,000 بەڵام ڕۆژە من لە غرفە تیجارە پرسیارم کردی 370,000 بۆ کۆمپانیای محدودە بۆ تیجارە عامە بۆ تیجارە عامی محدودە 370,000 دینارە مە لێرە ئیشارەتی پێدراوە مثلا گەر تدقیقی بۆ نمونە تدقیقی دۆکیومنت 100,000 بۆ شتێکی دریشمانی پابلیکیشنە ئەو بەس ڕسوماتەکەی لە ئێستا ئەگەر تۆ نایکە ئێمە جاران خۆمان ئەو شمانەکرد بواە بمان بردا بۆ 2 جەریدەی محلی ئیعلان بکرا کە تۆ ئەم شەریکەی و دامەزراندە بۆی خەڵک شەریکەکە بناسە بەس ئێستا خۆیان وەزم ئەو دیار لێرە نووسرا 50,000 بۆ ئەدەیت خۆیان بۆت ئیعلانەکەن شەریکەکە بۆ ئیعلانەکەن بینیتان ئەم لیستە باڵێ باڵێ دسیان ئەگەر کێشەیەک هەبووە لایەوە لە کاتی ئەوکردنەوەی ئەو لیستە تکایمان بڵێن بازریان خان دووارێ کاتەوە زۆربەی جار ناڵم ئەوانە ینی قابلی گۆڕانە زۆربەی جار وەکو دوای من پرسیارم کردووە بە تعلیمات بۆیانێت بە ڕێنمایی بۆیانێت و یە بۆ مدیر دائیرەکان و ئیتر خەڵکی تر زۆر ئاگاداری ئەوە نییە گۆڕانکاری بەسەر ئەو پارانایەت ئێستا مەسەلەن من دوێنێ پێیان وتم کە زۆر شوێن هەیە هەرچەند دووکانە بەڵام لە بەروی زۆر بەناوبانگە بۆ نمونە ئیشارەتیان بۆیە مەسەلەن وتیان خێرا هاوس بۆ نمونە
وتیان مثلا لە جلی ژنانەیە شوێنێکی جەلال ڤۆکی بۆڵن لە پارک تاوەر یا کاروان و شیروانیان ئەوان لە بەروی بنابانگن ئەزان کە ڕەبحەکەیان زۆرە خۆیان بە کەسەکانی خۆیان ئەڵێن ئەو کەسانی کە ئیشەکات تەخمینی باجەکاکەن ئەڵێن ئەمانە بێ زیاتریان لێوەربگیرێت يعني مثلا خۆیان تەقدیری ئەەکەن چکە ئەو کەسیان هەیە خۆیان خەبیری کەشفن ئەچنە دەرەوە کەشفەکەن ساڵانە بۆ دیاریکردنی باج لەبەرەوە ئەو ینی زۆر قابلی گۆڕانە ینی هەموو جارەوە یەک نییە زریان خەن ئەو کۆمپانیایانی با بڵین ئەو کارانی کە لە زۆربەی کات بۆ باڵێن بۆ ئامادەکردنی ئەو بەڵگە نامانە سەردانی ئۆفیسەکانەکەی بەڵام هەر ئۆفیسێک و زانیاری تەواو پێ نایە ینی هەر ئۆفیسەکەڵێ ئەم کارە لای من ناکرێ ئەوڵێ لای من ناکرێت هیچ ڕێگەیەک هەیە بۆی کارەکەیەک لای کاتەوە وەکو ناڵم ئێستش ئەو پرسیارە تقریبا هەر ڕەبتی بەمەوە هەبوو وەکو پێم وتی ینی بە هەموو جۆرەکانی کۆمپانیە تەنها موساهمە نەبێ موساهمە چکۆ بزان موافقی زۆر بەرزی ئەوێ وەزارەت لە وەزیر و ئەوانەی ئەوێت ئەگینە هەموو کۆمپانیەکەن وەکو باسم کرد هەر بەم پرۆسی کێسە باسمان کرد بەم شوێ دەست بکات تەنها شەریکەی بەسیتە نەبێنەوە ئای شەریکمانە پێڵن بەسیتن ینی زۆر سادەن ئەویش لەبەرەوەی زۆر ینی بڵێن شەوێکی باش نییە بۆی پارێزگاری لە خۆت و لە بزنسەکەت بکە لەبەرەوە محدودەکە وتمان باشتر بەڵام هەموو شەریکەی بەسیتە عقدێکە لە بینی خۆت و شەریکەکان تاعیکەی و لە کاتب عەدڵ تەصدیقەکرێ و نوسخەیەکی لەبێتەوە بۆ تۆماری کۆمپانیەکان بەڵام هەموو جۆرە کۆمپانیەکانی تر لە غورفەتی جارەوە دەست پێەکەین بزنسە بچووکەکانیش هەر لێەوە دەست پێەکەین بەڵام لەوە ئەچی زیاتر ئەم شەریکانی کە ئێستا باسی ئەەکەین شەریکە بڵین ئۆنلاینەکەن ئەوانەی کە تەنها ئیشی ئۆنلاینەکەن ئەوانە کێشیان هەیە لەش لەبەرەوەی کە یاسایەکمان نییە ئیتر نازانم ئەوە چۆن حل ئەکرێت لە داهاتوە بەس وەکو پێم وتی من قسم لەگەڵ ئەو مدیر عامی کردووە لە وەزارەتی بازرگانی ینی لە زۆر هەوڵی جدیان بۆی بڵێن ئەو کێشەی حل بکرێت زۆر باشە دەستخۆش سەرخۆش بێ گەر پرسیارێکتان هەیە تکای پرسیارەکانتان کەم ئافۆخوام پرسیارەکەم هەبوو بەس ویستم ئەوە بپرسم لەبیرم کرد لە یەکەم پرسیارەکە وتم بتم باجی ناوەکەت چەندە بەس ناوەکە نەک کۆمپانیەکە ئەگەر ناوەکە تۆمارکە باجی هەیە ناوەکە بەڵێ بەڵێ چۆن ناڵم باجەکە دەیتەوە لە غورفەتی جارە باجەکە ئەدەیت ئەوە نیە باس موسمان بۆ تیجارە عامە 370 بۆ تیجارە عامەکان ئەوە هی ڕیگستریشنەکەیەوە ینی ناوەکە مستەوەیە بڵێ کە تۆم کە ناوەکە آخر کە ناوەکە حیج زەکەیت طبعا لە پرۆسێسی دوای ئەوە نانە ئیشارەتی بە هیچ باجێک نەیەوە کە تۆ ناوەکە پروڤی لەسەریەتەوە بەزەوەنی وەکو ئەو نەزانم کامیان بوو ئیشارەتیان پێ تا 6 مانگ ئەمێنێتەوە دوای ئەوە ئەڕوات بەڵام ئەگەر ویست بۆ پرۆسی دوای ئەو بڕۆی تۆ پرینتی ئەەکەیت بەڵێ ئەگەر ویست پرۆسی دوای ئەوە هەنگاوی دوای ئەوە دەست پێ بکەیت پرینتی ئەەکەیەکی بۆ غورفەتی جارە ئەو مەبلەغە پارانە ئەویش بەپێی ئیشەکە ئەگۆڕێ بەپێی جۆری کۆمپانیاکە ئەگۆڕێ زریان خان بەڵێ خاتو پەریشان پرسیارێکی ئەڵێ ئەو ڕێکارانی باڵێن ڕێکارەکانی دروستکردنی کارگەش هەر هەمان ڕێکاری کۆمپانیایە نەخێر هەروەکو پێم وتی زۆربەی بزنسەکان هەر بەو شێوەیە دەست پێەکەن هەرچیتە غورفەتی جارە طبعا ناوەکەی کەشف بۆ ئەکەن شوێنەکەی مثلا عقد مڵکەکەی خۆتە ئەو کاتە ئەبێ سوڕەت قەید بێنی لە تاپۆ لەسەر بەهشت تاپۆیەک بێ سوڕەت قەید دەهێنی ئەگەر کرێ بێ کرێ ئەهێنی بڵین عقدی کرێکی صاحب خانەوەکە عقدی ئیجاری پێ ئەڵەن هەموو ئەم شتانە تەواو ئەەکەی طبعا حتمما کەشفیش بۆ ئەکەن بۆی بزانن مثلا ئەگەر بۆ نمونە ئەگەر مەکینە هەبێ مەکینە لە شوێنەکەتە ئەو کاتە ئەچیتە کاتب عەدڵ کەشفی مەکینەکانت بۆ ئەکەن تەسجیلی بڵێن ڕقم و هەموو شتێکی ئەکرێت ئەنجە دوای ئەوە مثلا هەندێک پرۆسەسی تری هەیە و یەیتۆ بۆ غورفەتی جارە و ئیتر شەهادەکەت وەرەگری زۆر باشە بەس وەکو کۆمپانیان نییە بەم شێوی کۆمپانیا ئەوکە بێ مثلا حسابی بانکی ئەەکەیتەوە پارێزەرتەوێ محاسیبتەوێ بەڵام خۆی کە دەست کرد بە ئیش حتمما ئەبێ محاسیبێکت هەبێ وانە خۆت هەڵناسی بێ هەموو ئەو ئیشانە بەڵام وەکو یەکەم جارم ئیجرعەتانی کە بۆ کۆمپانیا هەیە بۆ ئیشە بچووکەکان نایەوێت
زۆر باش. زریان خان هیچتان ماوەیەوە؟ دەستە خۆش بێ وڵی ویستم یەک شتی تر نازام ئەگەر بتوانم شەیری بکەمەوە لەگەڵیانە ئەمەیان بۆ ستێنم. ئێستا یەک شتی تر شەیرەکەم بۆی معلوماتیان هەبێ لەسەری بەس لای منە نازانم کێشەکەی چێ. زۆر باشە. ئەمە کێ ساتۆتە سەر سکرینەکە ئەمە شەهادەی تەسیسی کۆمپانیایەکە. کاتێککە کۆمپانیەکە دا ئەمەزرێت لە ئەخیرە چیمان کرد ئەمە شاری تەسیسی شەریکەکەیە وەری ئەگری لە شوێنێک لە شوێنی ئیشەکەت هەڵی ئەواستی. ئەنجا ئەو کۆمپانیای ئەوەی کە ئەم شەو لەگەڵم شێرکردن ئەمە کۆمپانیایەکی تیجاری بوو کە یەکەم جار دامەزراوە، بەڵام ئەم کۆمپانیایە کۆمپانیایەکی بڵێن تیجار عامە بوو، ویستی بڵین چالەکیەکانی کۆمپانیاکەی زۆر فراوانتر بکە لەبەرەوەی کۆمپانیایەکی تریشی هەبوو لە دەرەوەی وڵات وەکو چۆن پێڵەن سیستەر کۆمپانی من فراوان بکە. لەبەرەوە کاتێکە تۆ شەریکەدا ئەمەزرێنی ئەتوانی یەکەم جار چەند چالەکێکی تیابدا بنیت و دواییش مەسەلەن فراوانی بکەیت، یعنی هیچ ڕێگریەک نی. ئەمە تەنها بەم حامێکت ئەڵێیت ئەتەوێ پێڵێن اختصاصی شەریکەکە، اختصاصی شەریکەکە ئەگۆڕی. ئێستا ئەوەی کە ئەم شەو بۆم ناردبوون زانین کامەیان بۆ چەند خاڵێکی هەبوو ئەلف با تا وەختم 5-6 دانەیە، بەڵام دوایی کە قەراریان نابی گۆڕن طبعاً کۆبوونەوەیکە لە بینی خۆیانە. ئەمەش نموزە لە ئەمە فرۆشتنی پشکە، دوای ئەوەشتان هەر پیشان ئەدەم. ئێستا ئەم شەریکەیە ویستی نەشاطەکانی خۆی بگۆڕێ. سەریکەن ئێستا چەند دوور و درێژی کردوێتەوە. ناوی کۆمپانیەکە تەمانی شارتی پێی بەستی کۆمپانیاکە چییە؟ گەشت و گوزارە ڕخسی پەیوەندی ڕۆشنبیری و بازرگانەکان. ڕخسنی پەیوەندی ڕۆشنبیری و بازرگانی ئەمە بۆ ئەو کۆمپانیایی مەسەلەن ئەم سنتەرەی شیاوخانی شەرە بێت. ڕخسنی پەیوەندی ڕۆشنبیری و بازرگانەکان. پەیوەندی بازرگانەکان مەسەلەن ئەمانە بۆ نمونە تۆ ئەتەوێت فرانچایزیان وەکالەتی شەریکاتی ئەجنەبی وەربگری. ئەگەر ئەم شەریکەیە هەبێت ئەتوانێت لەگەڵ مەسەلەن ئەو شەریکەتانی کە لە ئەمریکا ئەوروپا هەن ئەتوانێت کۆنتاکت بکە و لە ڕێگەی ئەم جۆرە شەریکانەوە ئیشەکانی بەڕێوە بەرێ. ئەنجا مەسەلەن لە خوارە بۆ گەشتمە بن سوشالەکەی کۆنکانی کۆمپانی هەڵەسێت بەچی ئەنجا دەبی هەموو مامەڵەیەکی یاسایی گرێ بەست، یعنی هیچ شتێک ڕێگر نییە، بەس وەکو پێم وتن ئەبێ بە محامەکەتان بڵێن چی لە مێشکتانە هەیە بینووسن و بێن بە محامەکەتان بۆ ئەوەی ئیزافەی بکات. سەیریکەن ئەمەش نموزەجەکە لەوەی کە ئەمە مەحزەری ئیجتیماع، ئەمە کۆنووسی کۆبوونەوەیە، شەریکەکان بێک و کۆئابنەوە قەرارێک دەرەکەن. ئەمانە طبعاً ساڵانە هیچ کەسێکی ئاسایی ناتوانێت ئەم شتانە حازر بکە لەبەرەوە هەر بێ محامیت هەبێ. بۆ نمونە ئێستا ئەمە کۆبوونەتەوە قەراریان ناوە بۆ نمونە تغيير اختصاصي شركة كان قور لتجارة عام وتجارة عام وسفر والسياحة وتنظيم العلاقات الثقافية والتجارية. من نشاطة كان قوري أبو بازرقاني قشتيو رخصني بيوندي روشن أمش سيري كان أمش نموني كتيرا طبعا ويتر كردي وعربي وأمان كردية سيري كان شان شالا كتيري نمسي وأليريا. انجا اما محضرێکی ترە کە هیچ شەریکەیەکە چی کردو مدیر مفاوەزەکەی لەعبات، يعني ئەو بۆ شتێکی ترەکە ئاماژەی پێبم بۆ نمونە لە ئەوڵە تۆ مدیر مفاوەزێکت هەیە هەڵەسێ بە هەموو ئیشوکاری کۆمپانیا مەسەلەن تەندەر وەرەگری تەندەر تەقدیمەکاتەوە هاتوچۆی دەوائیرەکانەکە تۆ مدیر مفاوەز طبعا ئەم شتانەکات، بەڵام ئەتوانی لاشی بەریت. ئەمە لێرە لە خاڵ یەکەم عفایەکەی، يعني لە ئیشەکانی لای ئەبیت کەس ئەتوانی کەسێکی تر دابنی، بەڵام لەم حاڵەتە هەربێ هەموو جارێ ئاگاداری بەڕێبەراتی تۆماری کۆمپانیەکان بکەیتەوە ئەو گۆڕانکاریانەی کە ئیکەیت. ئەمەشی شەریکەیەکی مقاولاتە اختصاصەکەی گۆڕیوە لە مقاولاتی عامەوە، چکە بڵێن حکومەت قەرارێکی دەرکرد
وتی نابێ شەریکات مقاولەی عامی محدود بێت ئەبێت بیگۆڕێ مەسەلەن ئەگەر ڕێگاوبانە ئەگەر دروستکردنی مەسەلەن بینایە یا بەو شێوەیە ئەبێت تهدیدی بکات لەبەرەوە لە مقاولاتی عامەی محدودەوە کردی بە مقاولاتی ئینشایی یعنی بەس بیناسازی ئەکات ئەمەش ئەم جۆرە ئەمە هەر ئەو تایبەتمەندی کۆمپانیامە قەرارێکە کە بڵێن بەڕێبەتی تۆماری کۆمپانیەکانەوە دەرچووە کاتێک کە بڵێن هاوبەشەکانی کۆمپانیای بڕیار لەسەر ئەوەی خۆتان تاڵێبێک ئەیبێ بۆ کۆمپانیەکان ئەوانیش موافقی اختصاصی شەریکەکەی گۆڕی تایبەتمەندی کۆمپانیا لە بازرگانی گشتی سنووردار بۆ بازرگانی گشتی و گەشت و گوزار و ڕێخستنی پەیوەندی ڕۆشنبەری و بازرگانەکان یعنی هیچ کاتێ ئەمە ڕێگر نییە ئەتوانی لە ئەوڵە بە شتێکی سادە دەست پێ بکەیت دواییش فراوانی بکەیت پێم وابێت پرسیاریان نییە سپاس بۆ بەشداربوونی هەمووتان پێشەوەی بڕۆینە لای زریان خان بۆ کۆتا قسەی زریان خان ئەم ڕێگانەی کە زریان خان باسی کرد ئێمەش پێشووتر لە با بڵێن لە ئەو بڵاوکراوی کە هەمان بوو بۆ کەسانتان تایسنتان زانی ومە هەیە بڵاوکراوێکمان هەبوو ئێمە لە مانگی پێشوو بە ناوی نەخشە ڕێگا بۆ کارسازان کە بە زمانی کوردی و بە زمانی ئینگلیزی هەیە لینکەکەی لە چاتەکە دانێ مەتوانن تەماشای بکەن بۆ زانیاری لەسەر تۆمارکردنی یاخود باڵی هەنگاوەکانی تۆمارکردنی کۆمپانیا لینکەکەتان بۆ دانم لە چاتەکە توانن تەماشای بکەن کە بە کوردی و ئینگلیزی هەمانە و بە عەرەبیش لە ماوەیەکی نزیکە ئینشاڵڵاش بڵاوەکەینەوە زریان خانیەوە چیتان هەیەت دەستان خۆش بێ وەڵا بەس طبعا دوو بەیانی وەنەوەنەکە دەست پێکات ئەگەر هەر ئەمانن کە بەشداری ئەەکەن ئەو کاتە هەچ پرسیارێکتانە لای خۆتان بینوسن بۆی بیرتان نەچێتەوە زۆر باشە دەستان خۆش بە زریان خان تەنها سێ خاڵم ماوە ئاماژەی پێبم خاڵی یەکەم بۆ ئەو سێرڤەی کە ئاماژەم پێ لە سەرەتاشەوە بۆ تۆمارکردنی ناوی ئامادەبووانە دوایی وێبینارەکە بۆتان نێرم تکایە ناوتان تۆمار دووەمیش بۆ فیدباکی ئێوەیە لەسەر وێبینارەکە تکایە ئەگەر توانیتان ئەویش بڕکەنەوە بۆی سەرنج و تێبینیەکانتان بزانین هەروەها بەشی سێمیان بەڵێن بۆ کەسانەیە کە بەشداری پرۆگرامەکەن ئیمێڵێکمان نردووە کەمێک لەمەوە پێش نردومانە سەبارەت بە ئەو کۆبوونەوە تایبەتی کە ئەیکەن کە لە سێشەمەوە دەست پێکات جاگەر ئیمێڵەکە بخوێنەوە و ناوەکانتان تۆمارکەن لێ زۆر باشە بێت هەر پرسیارێکشتان هەیە لە کۆتایی من لە خزمەتانێ کاگراوێش وڵا گەر ئەم سلایدشیان یان بۆ بنێری چکە وازانم لێرە ناتوانم زۆر باشە ناوەکانتان تۆمارکەن و هەر لە کاتی ناو تۆمارکردنەکە ئیمێڵشمانداناوە کە ئیمێڵتان بنووسن ئیمێڵەکان بنووسن و بۆ ئێمە لە ڕێی ئیمێڵەکەەوە لەگەڵتان شەریکی دەستان خۆش بە زریان خانەوەش سپاس بۆ بەشداربوونیەوەش و کاتێکی خۆش بۆ هەموو لایەن دەستان خۆش بێ خواتان لەگەڵ